بینەرانی سڵاوتان لەوێتەوەم کاتتان باش خۆشحاڵم کە توانیم لە پرۆگرامێکی دیکە بگەڕێمە وڵاتان. پرۆگرامی ئەم جارم زۆر جیاواز و ڕەنگا و ڕەنگە، ئەویش بەهۆی ڕۆژی جلی کوردیەوە کە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ کورد و کوردستان. ئەمڕۆ ڕۆژی دەی سێیە، ڕۆژی جیهانی جلی کوردیە. پیرۆزبایی خۆم ئاراستەی تاک بە تاکی کورد و کوردستان دەکەم لە ڕۆژی جلی کوردیدا و ئومێد دەکەم کە تەنها لە ڕۆژی جلی کوردیا بیری جلی کوردیمان نەبێ، بەڵکو لە هەموو بۆنە و ڕۆژە تایبەتەکانمانە بتوانین کە جلی ڕەسەنی کوردی بەکاربێنین و بیان پۆشین. و بیرم نەچێت کە ڕۆژی جلی کوردی تەنها ڕۆژێک نییە و هەروەها جلی کوردی لە ڕووی پۆشاکەوە هەموو نەتەوەیەک لە نەتەوەیەکی دیکە جیا دەکاتەوە. هەموو ناوچەیەک تایبەتمەندی و کولتور و ڕەسەنایەتی خۆی بۆ جلی کوردی هەیە، بەڵام جلی کوردی ڕەسەنی کوردی تایبەتمەندێکی زۆر جیاوازتری لە نەتەوەکانی دیکە هەیە. و هەروەها ئەمڕۆ من هەوڵ دەدەم بەشێک لەو زانیاریانەتان پێ ئاشنا بکەم لەسەر جلی کوردی کە زۆری نەمان ئاشنای نەبووین بە جلی کوردی. بۆیە پرۆگرامێکی زۆر ڕەنگا و ڕەنگ و جیاوازم بۆتان ئامادە کردووە. هیوادارم تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن. بینەرانی ئەسی ساڵتان لەبێت. ئێستا من هاتوومەتە لای کلاش فرۆشێکی دێرینی هەورامان کە کلاشی هەم پیاوان هەم ئافرەتانیش دروست دەکات. کاکەیوان سڵاو لێبێ و ڕۆژی جلی کوردی. سڵاو لە ئێوەش. لای من هەموو ڕۆژی جلی کوردیە، قەی ناکە لەبەر خاتریەوە پیرۆزی خەڵکی کوردستان بێت، چکە کللتوری هەموو وڵاتان پۆشاکەکەیەتی. جا ئەو پۆشاکە تۆ پۆشاکی خۆت ڕۆژێکی بۆ دانەی گوناح باش نییە، لەبەرەوە ئەبێت تۆ بەردەوام پۆشاکی کوردی لە بەرابێ. بەڵام چییە تۆ ئەمڕۆ دیاری کراوە بۆ ئەوەی هەموو کەس بەگشتی پۆشاکی کوردی لەبەرکە. یعنی ئێوە خۆتان هەموو ڕۆژێک جلی کوردیە پۆشن؟ بەڵێ ئێمە من خۆم خودی خۆم لەوەتی دوکانم داناوە لەم بازاڕەیە یەک ڕۆژ نەبووە بە جلی ئەفەنیەوە بێمە دەرەوە. هەر بە جلی کوردیەوەم هەموو کەسیش ئەم ناسێ ئەزانێ کە ئەچمە هەر شوێنێ ئەم ناسێتەوەڵێت تۆ ئەو دوکانارەکەی ئەویانی. لەبەرەوەی پۆشاکەکەم دائیمە ئەو پۆشاکە کوردیەیە کە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە. کاک کەیوان ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە، جا ئەمانەوێت باسی بەشێکی جلی کوردی بکەینەوەیش کە کلاشە. ئێستا هەم لە خانمان هەمیش لە پیاوان بەکاری هێنن. پێم بڵێ لەم ساڵە خواست لەسەر کلاش چۆنە، هەم لە پیاوان هەم لە خانمان؟ خۆی ئەم کاتێک کە بەهار و نەورۆز و جەژن و ئەوانەیە یان شەکرا و خواردنەوەیە یان ئاهەنگە یان دەرچوونی زانکۆکانە، ئەمانە هەموو کات ئامادەکاری بە پۆشاکی کوردیەوەکەن. بەڵام زیاتر لە بەهارانە ئێمە چکە نەورۆزمان هەیە، ئێستا جەژنی ڕەمەزانیشی هاتووەتە تەنیش پێکەوە بوون بە دوو جەژن، ناکرێتەوە دوو دەستجل بکەی، لەبەرەوە هەمووی خویاوەتە پۆشاکی کوردی. ئەنجا پۆشاکی کوردی هەنێ جوانکاری لەگەڵایە، ئەو جوانکاریانە ئەتوانێت پۆشاکی کوردی کامل بکە. بۆ نمونە کڵاو مشکیە، کوڵە باڵە، پەستەکە، فەقیانەیە، پوزەوانەیە و کلاشیشە. ئەمانە هەموو پۆشاکە کوردیەکە ڕەسەنایەتیەکەی پیشانی میلەتانەیە. پێم بڵێ با بزانین مێژووی دروستکردنی کلاش بۆکەی ئەگەڕێتەوە، باسێکی ئەومان بۆ بکەن. بڵێ مێژووی دروستکردنی کلاش بەنووسین نییە، بەس هەر دەما و دەم هاتووە. ئەوەی کە من لە باو باپیرانمەوە بیستومە لە سەردەمی زەردەشتا هەبووە، پیاوێک بووە ناوی قەلەندەر بووە، کلاشێکی دروست کردووە. ئێستش لەسەر گۆڕستانی پیرشالیار تاکێ لەو کلاشە ماوە و پێش ئیسلام تا ئێستا کلاش هەیە 1000 ساڵ لەمەوە پێش. ماوەیەکی کەمیشە هەر کە ئەبینین کلاشی خانمانیش هاتوۆتە ئاراوە. پێم بڵێ شێوازی دروستکردنی کلاشی خانمان چۆنە لای ئێوە و چەندێک ینی چەندێک مودەی چەندێکی ئەوێ کە جووتێک کلاشی خانمان دروست بێت لە ئێوە؟ بەڵێ خۆی لە هەورامان لەلای ئێمە کلاش دروست کراوە، ژنان و پیاوانیش لە پێیان کردووە و ژنان و پیاوان هەردووچیان ئیشیان تیا کردووە.
ئەوەی کە ئێستا هەیە جیاوازە لەگەڵ ئەوەی سەردەمی خۆی ژنان و پیاوان یەک جۆر کڵاشیان لە پێ کردووە، هیچ فەرقێکی نەبووە. بەڵام چییە ژنان شینی سادەیان لە پێ کردووە، پیاوان سوروشینیان لە پێ کردووە، یا ڕەنگێکی ژێرەکەی مەبەستم ئەگینا چنینەکەی وەکو یەک بووە. بەڵام ئێستا ئەم ڕنگانە کە هاتوون لەسەر خواستی مشتری ئێمە دروستمان کردوون، یعنی خواستی خۆمان نییە. ئەگینا کڵاش سپیە، ڕەسەنایەتیەکەی هەر سپیە و ئەوەشی کە هەیە لە قەدیمەوە دروستکراوە. بەڵام چییە ئێستا خەڵک خواستی خۆی بە خواستی خۆی شتەکان داواکە. ئێمەش ئیشەکەین پیشەوەرین و کڵاشی ژنانە ئێستا برەوێکی باشی هەیە و خانمان زۆرتر لەگەڵ جلوبەرگی کوردیا لە پێیەکەن کڵاشەکان ئێمەش دروستیانەکەین بەو ڕنگانەی کە خۆیان خواستیان هەیە. ئێمە دروستەکەین، ئێمە بەرهەمهێنەرین، ئەو کەسەی کە داوامان لێکە ئەوەی بۆ بەرهەمهێنین کە خۆی ئەوێ. بەڵام کڵاشی پیاوان و خانمان جیاوازیان زۆرە. پیاوان ژێرەکانیان پەڕۆیە و ئەسڵیەکان لە پێیەکەن، خانمان حەزیان لەوەیە ژێرەکەی لاسیک بێ و نەرم بێ و چنینەکەی جیاواز بێ. لەبەرەوە ئێستا خواست لەسەر کڵاشی خانمانیش باشە. پێم بڵێ ئێستا بەرەو نەورۆزە چین ئەو جەژنیشە، خانمان زیاتر خواستیان لەسەر چ جۆرە کڵاش و شێوازی نەخشێکە و سعرەکەشی چۆنە لای ئێوە؟ خۆی خانمان بەپێی پۆشاکەکەیان کەی پۆشن، بۆ نمونە پۆشاکی سوور ئەپۆشەی حەزەکە کڵاشەکەی ڕەنگی سووری لەسەر بێ، هەیە کراسەکەی هەوریە یان سەرشانەکەی هەوریە، ئەڵێ حەزەکەم کڵاشێکی ڕەش لە پێکەم نەخشی هەوری لەسەر بێ. ئێستا من خۆم دروستم کردووە بۆ خەڵک لەسەر تەڵەبیاتی ئەو خانمانەی کە خۆیان دروستیانەکەن. لەبەرەوەی پۆشاکی خانمان ڕەنگا و ڕەنگە حەزەکەن کڵاشەکانیان ڕەنگا و ڕەنگ بێ، ئێمە چیان بێ ئەوەیان بۆکەین لەسەر خواستی خۆیان. ئێستا خانمێک هاتووەتە لام ئەڵێ ئەبێت چنینەکەی پەمەیی بێ و ئەو نەخشەی لەسەرەتی پەمەیەکی تۆغ بێ و شێوازی دڵی لەسەر بێ. ئەمە خواستی خۆیەتی. من ئیش بۆ ئەوەکەم، ئەوەی کە ئیشەکەی خۆمە و پیشەکەی خۆمە نایڵم ڕەسەنایەتیەکەی لە دەستبا، بەڵام ئیشێکی ژەکەم بۆ مشتریەکەم ڕازی بێت. سڵاوتان لەبێت لە بەشێکی دیکەی پرۆگرامەکەمە هاتوومەتە لای خاتونێکی دێرینی شاری سلێمانی کە هەر کاتێکی بینین بۆنی مێخەک و فۆلکلۆری کوردی شاری سلێمانی بەتایبەت دێتەوە بیرمان و دڵنیاشم هەر کاتێکە هەر تاکێک لە ئێمە ببینێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە فیستیڤاڵ و بۆنەکاندا حەز دەکات یەکسەر لی نزیک بێتەوە بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئاشنا بێت بە جلی کوردی ئەویش خاتوعاتیە. سڵاو لەبێ پورعاتیەیان. سپاس دەکەم بەخێر بێ، سپاسی جەناب. زۆر سپاس. ڕۆژی جلی کوردی شە پیرۆز بێ و لە هەموو ڕۆژێکا بیش دەکەم لە جەنابیشی پیرۆز و لە هەموو ژنانی کوردستان پیرۆز بێ و لە خانمان. زۆر زۆر سپاس. پورعاتیەگیان ئەمڕۆ بە تایبەتی هاتوون بۆ لای تۆوەکو خاتونێکی دێرینی شاری سلێمانی ئەمەوێت زۆر گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتانی کە دادناوە بە تایبەت لەسەر جلی کوردی. ئەمەوێت پێم بڵێ چەند جۆر جلی کوردیمان هەیە بۆ خانمان و هەر جلە و تایبەتە بە شوێن و ناوچەیەک. جلی کوردی هین زۆرە، یعنی هەر ناوچێ و جیاوازە لە ناوچەکەیکە. من ئێستا کە ئەم جلانەی کە لەبەر یەکەم جلی کوردی شاری سلەیمانیە. ئیتر شاری سلێمانیش جلەکانی هەمووی فەرقەکە، هەموو هەر یەک نەوجل نییە. ئەو جلانی کە قەیم کراوە و ئێستا جیاوازن، ئێستا ئەوانەی لە کۆنا لەبەرکراوە زۆری فەرقە لەگەڵ ئێساوە لەو کولتورەکە ڕعینەن شتا، بەڵام لە وەختی خۆیان خەڵک جلی کوردی کە لەبەرە کرد زۆر بەواقعم لەوەنیان زۆر لەبەر ناکرد. لەبەرەوە من خۆم کە سوکار بەیانگو ڕسەوز و سوور عیبە لەبەریکەین، هەر شتی ژنانیان زۆر لەبەرەکەن. جا ئێستا بەڵام خەڵقەکە هەموو ڕەنگە لەبەرەکە خۆم ێستا لەم تەمەنام هەموو ڕەنگە لەبەرەکەم. لەبەرەوە فەرق و جای چێ نە بە تەمەنە و نە بە هینا، هەرچێک کە حەز لێکرد لەبەریکە بۆی دڵی خۆ چی پێ خۆشەوە لەبەرکە.
درێژ بێشەڵە پورعاتێ باسی شێوازی جلەکەت کرد پێم بڵێ ئێستا و جاران لە ڕووی جلوبەرگ و ستایلی کوردیەوە تا چەند جیاوازی هەیە ئایا ئەو کەسانەی کە دیزایانی جلی کوردیەکەن و بەناو دیزاینەرن ئەم شێوازی جلی کوردی هی ئێستایان تێکیاوە یاخود بەرەو پێشیان بردو بەڕای تۆ وڵا خۆی جلی کوردی خەریب و ئەشێوێنرا لە تازە ینی دیزایانی تازە زۆر خەریب و شێوازی جلەکە ناشیرین کەن بەڵام خۆشببختانە چاک بۆوانەیە ئێستا جلی کوردی هەر هێنی کولتوری پێوەیە بەڵام لە دووری نافەرقەکە لە دووری نامەسەر ئێستا کەوای ئەم کەوای من لە بەرمایە و ئەو کەوانەی کە ئێستا دامناوە هەمووی کەوای لۆکەیە ئەمانە ئێستا کەس دروستی ناکە و لە بەریشی ناکات بەڵام کەوامان هەیە بەری هەیە ئەنی قوماشەکە بەری پێوەکە ئەوە شەرکەمە ئێستا دروست ناکرێت زۆر خەڵک کەوا سادەکە لە بەرەکە هیچ سادە بێ بەڵام هەر مڵکی کوردایەتی پێوەیە لەبەرەوە گۆڕانکاری هەوڵ کرا بەڵام ئێستا خۆشببختانە شتەکان چاپۆ وەکو خۆی لێکرایەوە چکە بەڕاستی ناشرین بوو مەراق بوو بەداخەوە بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاری بوو بەڵام زۆری نەخایەن باش بوو ئەو کاتێک ئەو گۆڕانکاریە کرا تا چەندێک پێت ناخۆش بوو ڕاستی هەموو پێمان ناخۆش بوو هەموو وەکو چۆن شک و شۆڕشێک بکەین لە دژی ئەوەی کە ئەو جلانە باوانە بێت کە ئەو جلانە جلی حەفلە بوو جلی قۆڵی کورت و نازام کەوا لە سەر قاچیانەوە بوو کەوا قۆڵی نەبوو بەخوا ئەو شانە کراسە تڵیشی تیا بوو ئەوانە مڵکی کودایەتی پێوە نەبوو ئێمە مڵکی کودایەتی ئەبێ هەمومان مڵکی کودایەتی پارێزین چونکە مڵکی کورا مڵکی یەک کەسێ مڵکی هەموو نەتەوەی کوردە هەبۆیە کودوانە ئەبێ هەمومان ئەو کولتورە بپارێزین ئیتر منیش وەکو خۆم ئەو کولتورە ئەپارێزم و هیوادارم هەر پارێزراویش بێ ئەی پورعاتێجان پێم بڵێ ئەم کەوایی تۆ کە ئێستا لە بەرتایە جیاوازی چیە لە کەواکانی کە لۆکەیتیە گەرمە یاخود بۆ چ وەرزێک بەکاری ئەمە زیاتر ئەمە خۆی گەرمە و لۆکەیە گەرمیە بە ئینسان خاستن بە وەرزی زستان لەبەرەکرێ بۆ ئەوەی کە لە زستانە ئەم کەوایانە لەبەر بکرێ سەرمایان نەبێت کە ئەوان ئەوسا ژنانی قەیم خۆیان ئیشیانەکرد ئیشی ماڵ هەموو خۆیانە کرد هەچی شت هەبوو بەدەستیانیان کرد جلیان بەدەزە شو نانیانە کرد چێشتیان لێنە نازام دەستاڕیانە کرد گەنمیانە کوڵان بەم جلانەوە هەر بەم جلانەوە هەر بەسان سەر و بەسوجرەوە بەڵام سەر و بەسەکەیان ئەم تەنتەنە و پەنتەنەی پێوە نەبوو هەر سادە بوو بەسادەی ئەنە متۆمور و ئەم شانەی پێوەنە بەڵام ئەگە بتو نایە بۆ شوێنە هەمووی لاگیریان هەبوو ئەنووا ئاڵتونی کەشخەی جوان هەبوو لاگیرە هەبوو پەروانە هەبوو ئەمە لاگیرەی پێڵەن هەبوو ئەمەش لاگیرەیە لاگیرە هەبوو گەردانە هەبوو ئەم شانشتی زۆر جوانی قەیم ملەلیرە هەبوو لولە و زنجیر هەبوو هێلو مێخەکە بوو پشتێنی بیرە هەبوو پشتێنی قوبە ئەنواشتی ئاڵتونە بوو ئەوسا ئاڵتون هەرزان بوو زۆر بوو هەموو ماڵێکی شەی بووە مەگەر یەکێکە زۆر داهاتی کەم بوو بێ هەموو ماڵی ئاڵتونیە بوو وەکو ئێستا نیە هەموو ئێستا بۆ بە تەنەکە بەڕاستی هەرچێکمێ منەوەی تەنەکەیە هیەوە نەما بەکەڵ هایمان بوو فرۆشمانەوەی مان لە ناو بردوویتر هەریەکە بۆ مەبەستی فرۆشتی ئێستا وەڵا ئەم تەنەکانش باشە جێگای ئەوانەی بۆ کردوینەتەوە باشە هەر دڵ ناخۆشە بێت تەوا بۆچیمانەیتر هەر بوویم خۆمانی پێ جوانەکەین پورعاتیە وتێ ژنان لە کۆنا بەم جۆرە جلو بەرگانە و کار و ئیشی ڕۆژانی خۆیان ڕاپەڕاندووە ئەی ئەمە هیچ قرس نەبووە لە ڕووی ئیش و کارەوە یاخود بە جۆرێکی کە جلو بەرگەکە لە ئێستاە کە خانمان نیکە نەبەریان بۆ کار و پیشەیان هی ئەوە نییە کە زیاتر قورسە و نەقێمدارە و لە جلو بەرگە سادەکانی جاران ناچێت ئەوەش ڕاستەکە ئێستا جلی سامووی پولەکە و سەنگ و ئەشتی پێوەیە لەگەڵەوەشە حەز ناکەن پیسیج بێت بەڕاستی ئەیانەوە ئەو ڕۆژە لە بەریکەن بۆ مناسەبەکە و پاک و تەمیز بێ بەڵام ئەو ساجلی ناوماڵیان هەبوو خۆ هەر ئەم جلانە نەبوو جلی ناوماڵیان نەبوو شەو ڕۆژ پێوەی خەوتون لە بەریان کردووە ئیشیان پێوە کردو تە بەلایەنە مهم نەبوو پیسیش بووە چکە ئەم سەنگ و نەقێمە نەبووە هەروە سادە بە شتویانە و لە بەریان کردوێتەوە بەڵام کراسی جوانیشیانە بوو من ئێستا کراسێکم هەیە ڕەمێ نازانم بەکوێدامنا ئەوە هێر زۆر دەمێکیشە هەمە لەو ناوایە بەخوایتن نازانم لەبەرەوە من وەکو شەخصی خۆم
باوەڕەکەی بەم جلانەوە هەموو یشێکی پێوەکەم چێشی پێوە لێنێم نانی پێواتر ئێستا نوکردن نەماوە و بەڕاستی ئەو ئیشانە هەمووی بۆ بە کارەبا و هەمووی حاضریەتە بەردەست خەڵقی لاگ نابێ بەڵام ئەگەر لەبەریشیان کردای خۆش بوو بۆ بەناسەبەکان بۆ تایزێ خوانەخواستە با لەبەریکەن بۆ حەفلە و شایی و سەیران و گەڕان هەجلی کوردی جوانە چکە مڵکی کوردایەتی هەر جوانە تۆ جلی کوردی لە بەرابێ ئاوا جوانی یا جلێکی مۆدە یعنی بەڕاستی جلی کوردی بوو لە هەموو کەسێ و زۆر جوانە و خانمانە و جوانە و جوانێگا بەو خانمە کە زۆر تۆ جلی کوردی بەڕاستی خەڵق زۆرە گۆڕێ زۆر جوانێکە پورعاتیەگیان پێم بڵێ کە ئەم جلوبەرگەی خۆت لەبەرتایە تەمەنی چەند ساڵە کراست هەیە یاخود کەوات هەیە تەمەنی هەبێت ئەم کەوایی من 70 ساڵ عمری 70 ساڵە ئەمە ئەتڵە بەڵێ ئەتڵەسی پێڵێن و ئەمە 70 ساڵە کەوای کەشمێر 70 ساڵ ئەمانە هی ئێستا نییە زۆر دەمێکە دوراوە وەڵاهی تر بەڵام کراسەکەم نەوەڵاهی ئەم زەمانەیە و تر ئەم سەر و بەسەش ئەی بەسم هی قەیمە بەڵام نوێمان کردوێتەوە نوێمان کردوێت ئەم فێستە هەر زۆر قەیمەمە هەر لێ ئێستا هەر نیشە لە هیچ شوێنێکە ئەمانە هی ئێستا نەمانە تازە کڕێمانە چی بکەین بۆی حەزەکەین ئێمەش خۆمان جوانکەن ئەمانە هەمووی ئەمە هەمووی چەفتەی سەرە ئەمە چەفتەی سەرە بە هین کراوە بە هەوری سرکەی ئەمانەی تر ئەمانە دەسماڵە ئەمە ئەم شتانەی کە ئەمانە هەمووی کۆنە ئەمە سرکەیە بۆ کۆڵە ئەمە بۆ کۆڵە عینەشت ئەمە پیاوانی ژێ بەسن بە سەریانەوانێ ئەمە مشکی پێڵێ مشکی مۆرە سەڵ زیاتر لە هەورامانە کرێ پێم ئەمانە هەمووی هەیە وەڵام منیان کەمە کۆڵ جارجاری هەر بۆ جوانی و حەزم لێتی و کورتورێکی کوردەواری و ساو مشکیانە دایکمی کردە کۆڵی منیشە حەزەکەم بیکەمە کۆڵم جارجارێ پورعاتیە پێم بڵێ لە جاران و لە ئێستایا چ شتێک لە جلی کوردی گۆڕاوە کە پێی بێتاقەتە بیت وەڵاهی گۆڕانکاریەکە زۆر نییە کەوا زۆر دیار بێ بەس بە چ شتێکی بێتاقەت وەڵاهی ئەی بینی لە جلی کوردی وەڵی یەکێک کە جلەکانی کورت و کوێر بێ و هیوایە ژێکراز لەبەر ناکات دەرپێ لە پیانی و شتیوا هەیە ئەرێ وەڵا ژێکراتی ئەوانە پیان هەڵوە و چۆن وابێ ئەوێ لەبەری منەوزانێ و گورونی باتمانی خەیمە وەڵام من حەزم لەو شانە نییە ئیتر بەڵام شکور باشە تا حەدێک مڵکی کوردایەتی پێوەیە هەر باشە یعنی ئەو گۆڕانکاریێنە زۆر تەسیرمان تێ بکە باشی ئێستا پارچەی جلی کوردی ئەمەی کە لە بەرمایە من بەو باسکەم یەکەم کراسە و ژێکراسە ئەجا ئەمەش ئاول کراسە یعنی لە ژێرەوە ئەمەش هێلەکە لە بەریەکەی ئەمشکەوایە مە دەسماڵە و مەسەر خۆش ئەجا ئەم سەر و بەستش ئەمە فێسە ئەماش لێرا کە دامناوە ئەمانە فێستی پێڵێن کڵاوی پێڵێن و فێستیش خۆی ئەسڵا فێستی پێوترا لە قەیمە فێستە لە چیوە ئەمەیە دروست کراوە بۆ ئەوی بکرێتە ئەوە خۆی وابزانین بەخوا باواقعی بڵێن لە هینی تورکیە لە زمانی تورکیەوەیە فێز یعنی کڵاو کاکرێتە سەر و لاگیرە و شەکەی پێقایمەکەی ئێسەوە تا بەسەرمەوەیە ئەمە لاگیرێ لێم ماوە نازانمیت ئەمەش لێرە لاگیرە شێ لێرە شعینەشت بەڵام ئەمە لە بۆ ملوانکەشە توانی بەکاری بێنی هەروەها ئەمە ژێرچەنەیە توانی ژێرچەنەی ئەوسا پەروانە هەبوو بەکاردەهانی شتی جوان هەبوو بەڵام بەخۆ من ئێستا ئەو شتانم ڕەبێ نەمابێ لێرە ڕەبێ پەروانەیەکم هەبێ ئەگەر ویدۆ بەوانێ نازانم چکە تێکەڵ و تێکەڵا بەشێک بۆ لەو خشلانەی کە بەکار هاوێ ئەم خشلانەی کە بەکارە ئەمە لاگیرەکەی ئەمە بازنی دەدی قەیمە ئەمە پشتێنی قوبەیە ئەمە ملوانکەی گەردن لەغا کە بەک ئەمە هینە تەزبیحە بەس من هەمووی ئەمە زۆر بەکارە هات ئەمە پەروانە نییە ئەمە بۆ کڵاو زیاتر بەکار ئەمە خۆی ئەمە بۆ قەراغی کچەفتە بەکارێنێ بۆ قەراغی کەوا بەکارێنێ بۆ مل بەکارێنێ بۆ سەر بەکارێنێ بۆ هەموو شتێ بەکارێنێ چونکە ڕازانەوەی ئەمە جوانە بۆ بەڵام پەروانە و گەردانەی زۆر جوان بێ ئێساوان نییە
دروست ناکرێت دروستیشی کەن مەگەر یەکەیەکەی هەیبێ لە سلەیمانیە بەخوا من ئەوانم نییە هەتاوتم لەم ئەمانە ئەگەر گەردانە و پەروانم بۆ دروستکەن وتیان شکڵەکەیمان بەرێ وڵای شکڵەکەم لەبەر چاو نییە تابتان نەبێ بێ هی قەیم ڕسمی قەیم وەرگرین و ئەنجا بۆمان بکەن تااقەتیشم چوت تەواو تەمەەن بەسەر چوازی دێبێنە وازم لێهێناوە پورعاتیە پێم بڵێ بەرەو جەژنە ڕۆین و نەورۆزیشە خواست ئەمساڵ لەسەر چ ڕەنگێکە بەپێی ئەوەی کە چوبیتە لای خەیاتەکان و تەجروبەی خزم و کەس و کارە کرد دەبێت خەڵک زیاتر حەزی لە چ ڕەنگێکە و لە چ ستایلێکی جلی کوردیەکە بیدورێت وڵی هەمووی حەزی لە جلی کوردێ بەڵام بەداخەوە بەهۆی ئەم شەڕە نەخوازراوەی کە تووشمان بووە تۆزی خواسی خەڵق ترس و دڵە ڕاوکەی پیا کردو زۆر بە پیری جلەوە ناچن هەتا دوکانەکان زۆریانە بینین من خەفە دەخۆم کە چۆڵە ڕساڵانی ئەم هەرە بەرناکە و لەبەر کردنی جلی کوردی وڵای هەر جلی کوردی وەکو ئەڵێن جلی سەوز و سووریە سەباوێتی نازانم بەڵام من وەکو خۆم هەموو جلی ڕەنگە لەبەرەکەم هیوادارم ئەم نەورۆزە و ئەم جەژنە ببێ بە خێر و خۆشی و ئەم شەڕە نەمێنێ هەموو کەسێ بە جلی ئاڵاواڵا و جلی کوردیەوە بچێ بۆ سەیران و گەشتەکەی خۆی بکە و نەورۆز بکاتەوە. پورعاتیە پێم بڵێ جیاواز لەوە چۆن ئەم پشیلانت ڕاگرتۆ لە ماڵەوە بەخوا ئەم پشیلانە ئەزانی چی هیوایەتێکم حەزم لە پشیلەیە خۆشم تەنیام ئەم پشیلانە هاوخەمیم منن وەکو چۆن خەڵخم لەگەڵا بێ قسەیان لەگەڵانمە هات بێتە باوشمەوە یەنە باوشمەوانە ماچیانەکەم و لەگەڵما ڕاهاتن و خواردنیانە زۆرم بەلاوە خۆشە وەرەوە بەعزێک لە کەس و کاریش نایەن لەبەرەوە لە پشیلەوە هەیە ئەوە بەخوا من پشیلەکانم زۆر خۆشەوە یعنی وەکو بڵێم چی ئەگەر بڵێم وەکو خۆم کەمتر خۆشم نایێنێ دایمە لە باوەش و ماچیانەکەم و ویتر زۆر زۆر ئارام بەخشە پشیلە و شتێکی یعنی ئازارە پێ ناگەینێ یەکەم پاکوی خاوێنە لە ماڵا هیچ شتێ پیسی ناکە هیچ شتێ پیس ناکە داشتە بۆ شکێنە شتەخاتە خوارە ئەوەش هەبێت کە پشیلە عادەتی وایە کەت نەنێتەوە بەڵام پاک و خاوێنن من حەزم لێتی لەبەرەوەی 5 پشیلەشم هەیە لە بریەکی ماشەڵڵا دەگاگەم داخستۆ بووی نێ نژورە دەرگاکە و داخستۆ هەرم دانەیان لێرە دانیان لێرێ بە قوربان هیوایەتیشە هیوایە تەیر و تور بەخێوەکە هیوایە سەگ بەخێوەکە هەریەکە عاشقشتێکە من خۆم حەزم لە پشیلێ و بینەرانی ئەسی سلااوان نەبێتەوە ئەم کاتتان باش ئەمڕۆ هاتوومەتە بەشێکی دیکەی پرۆگرامەکەم کە هاتوومەتە لای بەرگدورێکی پیاوان کە تەمەنی بەرگدورەکەی تەمەنێکی دێرینی 30 ساڵی هەیە کە جلوبەرێک بۆ پیاوان دەدورێت بێگومان لە ڕۆژی جلی کوردیدا دەمانەوێت بزانین کە ئایا پیاوان خواستیان لەسەر چ جۆرە جلوبەرگێکی کوردی هەیە و لە چ جۆرێکی ڕەنگەکاندا ئەوان ئەم ساڵ جلوبەرگی کوردیان دووریوە بۆیە من دەمەوێت بچمە لای کاکجەبار زیاتر قسە لەگەڵ خۆیان بکەم لە زمانی خۆیەوە بۆمان بدوێ بزانم خواستیان لەلایەن پیاوانەوە لەسەر چ جۆرێکە کاکجەبار سڵاو لێ بێ ڕۆژی جلی کوردی لێوەش پیرۆز بێ بەخێر بێن سەر چاوەکانم زۆر زۆر سوپاس پێمان بڵێ کاکجەبار ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی ئەمانەوێت بزانین چەند جۆر جلی کوردی پیاوانمان هەیە کوردی پیاوان نمراخانی هۆیە نێچیریمان هەیە کەتافیمان هەیە چۆغەی سادەمان هەیە ئەدهەمیمان هەیە ئەوانەمان شاڵ هەیە بێگومان هەر جلە و تایبەتە بە شوێن و ناوچەیەک ئەگەر بۆمان باس بکەیت ئەمانی باست کرد بێگومان مرادخانی زیاتر بەهۆی شێخ محمودی نەمرەوە ڕەنگی یاوەتەوە باسی جۆرەکانی کەشمان بۆ بکەیت کە لە ناوچەکانی کەیە چۆن لەبەر ئەکرێت وە لەگەڵ وەرزەکانیشە ئەوەمان بۆ باسکە و گۆڕانکاریەکە وەرزێک بۆ وەرزێکی تر جلی کوردی ئەگۆڕێت وەرزەکان جلی کوردی لەسەر شێوەی خۆیانێک وەرن بە ڕەنگەکانی بەهارە دایمەشتی کاڵ زۆرترەکرێت زستانەشتی تۆخ
مراخانی ئەمساڵ زۆر باوێتی لەناو خەڵکە لەقەڵ ئەتەمیە زۆربەی جلەکانی ڕۆژهەڵاتیش وەکو ئەتەمی و نێچیریوانە زۆربەی لە ڕۆژهەڵاتەوە هاتوون بەس لێرە ستایلێکی جوانی بکراوە ئیشی لەسەرەکرێت. ستایلی تایبەت بە شاری سلێمانی کە لە ڕەسەنایەتیە زۆر باو بوو بێت و ئێستا ما بێتەوە گەنجان ئەیپۆشن و چ جۆرێک مراخانی بە تایبەتی مڕاتخانی بەڵێ سلێمانی زۆر لێی پۆشەت و گەنجانی زۆر بۆ مناسبەکانی زەواج و جژنەکان زۆرێکن. پێمان بڵێ کاک جەبار ئێستا پیاوانی شاوشێوەی خانمان ڕەنگەکان بەکارێنن ماڕۆنی و شین و کاربۆنی تۆخ و ئەو جۆرانە ئایا ئێستاش هەروایە و لەم ساڵە خواستیان لەسەر چ جۆرە ڕەنگێکە پیاوان زۆربەی ڕەنگەکانی ساکرێت بە تایبەتی ڕەنگە کاڵەکان ئەکرێت بڵێن هەموو ڕەنگە کاڵەکان بە عامەکرێت ڕەنگی تورکیش بۆ ئەوانەی زۆر تەمەنیاچیان هەیە ئەوێنژ ڕەنگە تۆخەکانەکەن تایسە بەس گەنجەکان بە عام ڕەنگی کاڵەکەن واتەوانی کە بەتەمەنن ڕەنگە تۆخەکانەکەن ئەوانەی کە بە عام ڕەنگی کاڵەکانەکەن کە لیان جوانە. باسی ناوچەکان با بکەین ئێستا بۆ نمونە هەورامان جلوبەرگێکی تایبەتی خۆیان هەیە شوێنەکانی کە بەهام جلوبەرگی کوردی ئەگەر باسێکیم بۆ بکەی هەر پارچەیەک و هەر ستایلێک بۆ ناوچەیەک بەکاردێت ئێستا زۆربەی جلە کوردەکان لە هەموو ناوچەکان وەکو یەکی لێ هاتووە مجموعەن شوێن نەبێ ئێستا لە مەنتیقەی شارە زۆریان چەمچەماڵ و ئەنە زۆربەی کەتافیەکەن خەڵکی سلێمانی براخانیەکە لە قەچۆغەیە منتیقەی دەڤەری بەرزان ئەتەمی و شاڵ زۆرەکەن لای خۆمان شاڵی ڕانیی زۆرەکرێت لێ شاڵی زاخۆیەکرێت ئەن شوێنەکان ئەگۆڕە بووی. باشە هۆکار چیە کە ئێستا بینی ستایلەکان هەمووی وەکو یەک وایە وەکەوەی کە باسیە لەسەر جوانی شتەکانە تو کە شتێک ستایلەکە بین لە شتێکە جوانە بەلاتەوە جوان بێت تۆژێکی هیچیش داوایە چاولێکەریە چاولێکەری ئێستا مجموعە ستایلمان هەیە کە تاز هاتووە ئەتەمیەکان لە منتیقەی دۆکوانەوە ببینیمان دروستمان کردمش. ئەی پێم بڵێت چ جلێکی پیاوان لە ستایلەکانە لە مرادخانی و ستارخانی و پۆشاکەکانی کە زۆر ئیزعاجە بۆ دوورین و کاتێکی زۆری پێچێت مراخانی زۆری پێچێت ینی ئەوەی چنینێکی زۆریوێت لە ناوە وەکووە نییە بەدەست قەناچە بکرێت و تووشی لەبێت کەفسیکێت منتیقەیە ماوانی کە خەیاتە باشەکان زۆربەی ئیچنن ئەو چنینە زۆری پێچە بەلانی کەمەوە تاقێ ڕۆژێکی بێت قاتێک. پێم بڵێ وەک بەرەگدورێک لە ڕۆژی جلی کوردیە پەیامت چییە بۆ هاوڵاتیان بۆ ئەوانی کە جلی کوردی ئەپۆشن؟ ئێمە پەیامی ئێمە دایمان لەسەر وانەیە کە ئەو کەلتورە کوردی خۆمان هەیە نەگۆڕێت هەر لە ڕۆژێکان نەبێت کە ڕۆژی جلی کوردی بێ جلی کوردی شتێ پێ ڕەمزی بێ بۆ هەموو کەسێک یعنی هەموو نەتەوەی جلی ڕەمز جلەکەی خۆی بلا پیرۆزە لا ئێمەش پیرۆز بێ بەس داینەنین بۆ ڕۆژی جلی کوردی بەست تاوە. بەڕای تۆ هیچ گۆڕانکاریەک لە جلی کوردیە کراوە؟ مەبەستم لەباری دیزاین و لەباری گۆڕینی شێوازی جلی کوردی ئایا ئەم شێوازە ڕەسەنەی جاران ماوە لە جلی کوردیە خودنا؟ لە جلی کوردی بیوانە تا یاسە ماوە گۆڕانکاریی ئەو تۆی نەکردو هەیە بەس کەمە زۆر کەم لە خانمان لە خانمانەوە زۆر هانی جلی کوردی جارانی خانمان کراسی کوردی جیاواز بۆ جلی ژێران جیاواز بەس هەمی گۆڕانکاری بیاتەوە. کارەکەی بۆ چیە گەڕین؟ زۆربەی گەنجەکانە ناز شێوەی دیزایانی خوان دانەوە بە تەمەنەکان یا خانمانی ژەر وەکو جاران ماوە نەستەش. بەڵێ بینەرانی ئەزیز لێرەدا هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆم. هیوادارم هەمیشە بتوانین کە جلوبەرگی کوردی و شوناسی کوردی لای خۆمان بەپارێزراوی بهێڵینەوە و هیوادارم هیچ کاتێک مۆدێلی دراوسێ و جلوبەرگی ستایلی دراوسەی تێکەڵ نەکەین. بۆیە لێرەدا کۆتایی بە پرۆگرامی ئەم جارم دێنم. ڕۆژی جلی کوردی لە هەموو لایەکتان پیرۆز تا پرۆگرام و بەرنامە و بابەتێکی دیکە خواتان لەگەڵ.